ئەمانە جاژ ڕازین لەگەڵ ڕێزم بۆ وشەی مامۆستا هەولێر خاوەنی حکومەتێکن حکومەتێکی زۆر لە هات و زیرەک حکومەتێکی عاقڵ لەگەڵ ئەوەشە خەڵکەکە هاوکاریانە خەڵکێکی ڕۆشنبیر خەڵکێکی عاقڵ خەڵکێکی زانا بەداخەوە ئەم بەناو مامۆستا ناشرین نەکەین پێم وابێ مامۆستا نەبوون ئەمانە جاژ ڕازین لەگەڵ ڕێزم بۆ وشەی مامۆستا چونکی وشەی مامۆستا زۆر گەورەیە ئەوەی کە لەم سەرزەوی پەروەردابێ لە ژێر دەست مامۆستا پەروەردابێ خەڵکێک ئەگە مامۆستاوای لە خۆی نەکردا لەگەڵ ڕێزم ئەمانە بەناو مامۆستاوایان لە خۆیان نەکردایە ئەتوانن بەنووکی قەڵەمەکان لەسەر پارچە کاغەزی هەموو دنیا تێبگێنن ئەمانە بۆ جیهەتێک ئیشەکەن دژی قەوارەی حکومەتی هەرێمی کوردستانە بۆ جیهەتێک ئیشەکەن هەمومان ڕۆژانە ڕسمەکانیان ئەبین و ڤیدۆکانیان ئەبین و چالاکەکانیان ئەبین و لە باوشی چیان لە باوشی دژمنەکانی کوردن کە لە پەرلەمان لەسەر دژی تۆ قساکە هاتوو لە ژێر خێوەدەگە پشتگیری تەکا زۆر زەحمەتە بتوانن لە وەزع لە هەرێمی کوردستان تێکدەن لەبەر حکومەتێکی عاقڵیان هەیە سەرۆکێکی کارزمان هەیە و خەڵکی هەولێر بە تایبەت خەڵکی هەولێر خەڵکی دووەک خەڵکێکی ڕۆشنبیرن خەڵکێکی زیرەکن تێگەیشتون ئەوان ئازارەکانی حکومەتی بەحسیان لە بیرە ئەوان نەهامەتەکان و برسێتەکانی و کاتیان لە بیرە ئەوان ستا حکومەتەکە چۆنە لە حکومەتێکی خۆیەتی بەڵام توستا چوویتە بەناو مامۆستای ناڕازیەوە یەکی دیکە وەک داشی دامەیاریت پێکە